ساڵتان لێبێت بینەرانی کورسات نیوز من ناوڕە تۆفیقم لە خێمشەی بەرنامەی پانۆرامە پێتانگەیشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر هەوڵی هێزە سیاسیەکان لە پێناو خەڵکدا. هەموو لایەکمان دەزانین کە ئەم بەرێمی کوردستانم عراق بە دۆخێکدا تێپەڕە بێت کە پێویستە لایەنە سیاسیەکان بە گشتی هاو هەڵوێز بن و یەکگرتوو بن و تا ڕادەیەک لە بەرامبەری یەکتری لە پێناو داواکاریەکانی خۆیاندا تەنازوو بۆ یەکتری بکەن بۆ ئەوەی کە ژیانێکی شایستە بۆ خەڵک دابین بکەن. ئەوەی کە پێویستە لە هەرێمی کوردستان کێسە دەگوزارێت ڕاستە ماوەیەکی زۆرە تا ڕادەیەک هێمنی و تەبایی لە نێوان سەرجەم لایەنە سیاسیەکان هەیە و هەوڵی لایەنە سیاسیەکان هەمویان بۆ ئاراستەیە کە دۆخێکی لەبار بێنە ئاراوە بۆەوەی کە بتوانن کار بکەن لە پێناو بەرژەوەندیەکانی خەڵک، چ بەرژەوەندی نیشتیمانی نەتەوەیی و دوجار بەرژەوەندی خەڵک کە ئەو ژیانە و بەڕێکردنی ژیانێکی شایستەیە لەم هەرێمی کوردستانە کە هەوڵی سەرجەم خەڵکی کوردستان بووە توانراوە ئەم هەرێمە بخرێتە سەر ئەو ڕێچکە سیاسی و یاسایی و دەستوری کە ئێستا هەم لەلایەن بەغدا هەم لەلایەن وڵاتانی هەرێمایەتی و دنیاشەوە تا ڕادەیەکی زۆر ینی لە جیهاندا ئێمە قوبوڵکراوی. ئاراستەی گفتوگوی لایەنە سیاسیەکان بە تایبەتی لە هەرێمی کوردستان لە ئێستادا لە چه ئاستێکدایە ئەوەی کە دەگوزارێت لە پێناو خەڵکدایە و لە پێناو قەزیە ڕەواکەدایە کە ئەویش پاراستنی ئەم قەوارەیە کە لە هەرێمی کوردستان هەیە. شەڕە دەستوری و سیاسیەکانمان لە بەغدا لە داهاتوودا چۆن دەبێت، چکە ئەومان نەزانین بەغداش بە دۆخێکی قورسی سیاسی نێوان لایەنە سیاسیەکان تێپەڕێکە خۆی بینێتەوە لە پێکێنانی حکوومەتی نوێی عراقی. ئەم شەو گفتوگۆکەین لەسەرم بابەتانە و کۆمەڵێ بابەتی گرنگتر پەیوەست بە ناوەڕۆشی ئەو سەردێڕی کە هەڵمان بژاردووە لەگەڵ برای بەڕێزمان دکتۆر بێسوون سابووراوی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. دکتۆر بەخێر بێ. زۆر سپاس کاکەوڕێ. دکتۆر جان بەگشتی ئەمە جارە سەرەتا لە هەرێمی کوردستانەوە دەست پێ بکەین. ئێمە خۆشبەختانە ماوەیەکی زۆرە لە هەرێمی کوردستان تەبایی و لێک تێگەیشتن ئەتوانین بڵێن تا ڕادەیەکیش لێک نزیکبوونەوە لە نێوان سەرجەم پارتوو لایەنە سیاسیەکان هاتۆتە ئاراوە. ئەم قۆناغە چۆن هەڵەسەنگێنن بۆ خەڵکی کوردستان؟ ئەم کاتتان باش کاکەوڕێ، هەموو بینەرانی کورسات نیوزی ئازیز هەموو کاتێکیان باش. ئومێدی سەلامەتی بۆ هەموو لایەک دەخوازم و ئومێدی سەلامەتی نیشتیمانیش بۆ گەری کوردستان دەخوازم. جەنابتان ئاگاداری ئەوەن کە ئەم فترەیە بە تایبەتی فترەی دەتوانین بڵین سەردانە مەکوکیەکان بووە لە ناو خۆمان لێرەوە لە ناو هەرێمی کوردستان و هەروەها لە هەرێمی کوردستانەوە بۆ بەغدا و بە تایبەتی سەردان و مشهور خواردنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە پێش هەمووانە متمەسیلە بە جەنابی کاک بافڵ باشترین ئەدا هەبووە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە هەڵواسراون چ لە هەرێمی کوردستانە و چ ئەوانەی کە هەبوون لە بەغاوە هەن و محاولەتەکان بەردەوامە. یەکێتی نیشتیمانی کوردستان یاریکەرێکی زۆر ئەکتیڤە لە مەیدانی یاریکردنەکە و توانیوێتی کە گۆڕانکاری لە هەندێک تەوازوناتە دروستکە و کاریگەری خۆی دابنێت و بتوانێت کە هەلومەرجەکان لە باری سلبی و نێگەتیفەوە بێنێتەوە بەرەو باری ئیجابی. بەگشتێگەر ئێمە باز لە جار ناچمە سەر بەغدا و ناچمە سەر ئەو جوم و جوڵە دیبلۆماسی کە هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان لەوێ بە سەرۆکایەتی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کاگێ باوڵ ئەنجامێدا. جارە سەرەتا باز لە هەرێمی کوردستانەکەین. ئەوەی لە هەرێمی کوردستان لە ڕابردوو گوزەرا ینی چەند کۆبوونەوەیەک بوو کە بۆ هۆی کۆکردنەوە و تا ڕادەیەک گۆڕینەوەی بیرروڕاکان لە نێوان لایەنە سیاسیەکان و سەرکردی لایەنە سیاسیەکان. چوە زانین لە هەرێمی کوردستان کۆمەڵی پرس هەیە کە هەڵپەسێردراوە و پێویستە قسەی جدی لایەنە سیاسیەکان و سەرکردی و لایەنە سیاسیانە لەسەر ئەم قەزیانە هەبێ. تا ڕادەیە دەتوانین بڵین لێک تێگەیشتن هەیە ئێستا لە نێوان بە تایبەتی یەکێتی و پارتی و ئەنجالایەنەکانی دیکە؟ بەڵێ بەتەکید ئێمە ماوەیەکی تۆزێ ناخۆشمان بەسەر برد خۆ دەزانی، یعنی ماوەیەکی حتا تند وەستانەوە بەرامبەر بە یەکتری لە کەنالەکانی ڕاگەاندن و لە هەندێک بواری ترە، بەڵام دیسانەوە هەر بە دەستپێشکەری سەرۆکایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو بارگرژیە بەرەو ئەهوەن بوون چووەتەوە و هەروەها جۆرێکی زۆر ڕوون لە مرونەت لە نەرمی ئێستا هەیە لە بینی هێزەکانە هێزە سیاسەکان لە هەرێمی کوردستان و لەسەر و هەمووشانەوە لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ئەوەی کە ئێمە دەیبینین وانیوە کەر کەسێک وە کەر هاوڵاتێک لەم هەرێمی کوردستانە ئەوە دەبینین هەستی پێ دەکەین
مەرج نییە هەموو تانەچیتە ناو وردیاتی گۆڕانکاریەکان و باسوخواسەکان لە بابەتەکان تێبگەی بەڵکو ئەوەی کە دەگوزارێ دیارە چەند نیشاندەرێک هەیە بۆ ئەوە کە هاوڵاتی بە وازحی لی تێدەگات کە هەرێمی کوردستان بەرەو باشبوون و بەرەو یەکریزی و بەرەو برایەتی و لێکتێگەیشتن دەچێت. هەر کاتێکانی دکتۆر ئەوەی کە تەبایی و مەسلەی یەکگرتووی و یەکگوتاری بێ لە نێوان لایەنە سیاسیەکان، یعنی وەکو جەناب دەڵێ خەڵکی ئاسایی هەستی پێکا و ژیانی خەڵکی ئاساییش ینی باشتر دەچێتە پێشەوە خۆشگوزەرانتر دەبێت. ئەوەی کە لە ماوەکانی ڕابردوو بینیمان ینی تا ڕادەیەک بەهۆی ئەو لێک تێگەیشتانی کە جەناب دامەژت پێداوە ئەو لێک نزیکبوونەوەی بیر و بۆچوونەکانی یەکێتی و پارتی اینجا بۆ خواردن لایەنە سیاسیەکانی دیکە ئەتوانین بڵین دۆخی هەرێمی کوردستانی بەرەو قۆناغێکی تر برد. ئەو قۆناغی کە ئێستا خەڵکی کوردستان چاوەڕێەکە پێ دوایە باشتر نییە، باشتر ناخوازن لەمەی ئێستا هەیە. خۆی باشتریش ئەبێت و خەڵک هەمیشە حەقی خۆیەتی کە باشتر بخوازێت. بەڵام ئەوەی کە گۆڕانکاری تا ڕادەیە دەتوان دروست کرد ئەو تەفاهماتەیە کە لە ناو هەرێمی کوردستانە هەیە. تۆ جەنابتان خۆتان نەزانن هەموو گۆڕانکاریە سیاسیەکان لە هەر وڵاتێک لە دنیا مبادی عامە ئەوە پرینسیپێکی گشتیە کە هەر جۆرە گۆڕانکاریەکی سیاسی لە وڵاتە کاریگەری دەبێت لەسەر بارزروفە ئابوووریەکەش. بۆچی یعنی چۆن ئێمە ئەوە وێنا دەکەینەوە؟ ینی تۆ تەماشا کە کاتێک کە تەسریحێک گەدرێ بۆنی شەڕی لێ بێ بۆ نمونە لە وڵاتێک لە وڵاتەکانی دنیا نەخوازەڵا لە وڵاتی خۆمان و لە هەرێمی کوردستان ئەو تەسریحانەی کە ڕویان لە گرژی بێ کار لە سەرمایه‌دارەکانەکە، کار لە خاوەن پارەکانەکە کە جۆرێک لە تەراجوعیان هەبێت لە بەگەڕخستنی پارەکانیان. ینی هەر بۆ نمونە تۆ لەمایاندا تەماشاکە ینی یەکسەر کاریگەری دەبێت باشە کە کاریگەری هەبوو کەواتە چالاکی ئابوووریەکان بەرەو لاوازی و بەرەو کەسبوون دەڕۆن کە چالاکی ئابووریش لە نەتیجەی تەسریحاتی گرژ و توندی سیاسیەکان پاشەکشەی کرد کە چالێکی ئابوووریەکان کە پاشەکشەی کرد وردە وردە حرەکەی پارەش پاشەکشەکە کە حرەکەی پارە یعنی ئەمانە هەمووی وەکو ئابووری بێکەوە بەسراوە و لە دوایی داوای لێدێ کاڵا و خزمەت گوزاری لە بازاڕەکاندا کەم دەبێتەوە چ بە ئیسیراد و چ بە ئینتاج. ئەمە کەوای کرد ئەسعار بەرزە بێتەوە. ئەگەم لە حەزب بکەی فترەیەکی پێش ئێستا بەدەر لە سعری بنزین کە ئەوەش هۆکاری خۆی هەیە لەوانەیە من لە وردیاتی بەرزبوونەوەی هۆکاری بنزین تێنەگەم نایزانم، بەڵام کاڵا و خزمەت گوزاریەکانی تر لە فترەی گرژەکاندا زیاتر ئەسعاریان بەرز بوو بۆ. ئێستا کە ئەچیتە بازار هەرچەند بەرە جەژنانیشە کە ئەچیتە بازار لەبەر ئەوەی هەدوو یەکەیە لە هەرێمی کوردستانەوە خەڵک هەست بە جۆرێک لە تێکگەیشتن دەکات لە بینی یەکێتی نیشتمان کوردستان و پارتی دموکراتی کوردستان و هەروە حیزبەکانی تریش کە ئیدارەی سیاسی ئەم وڵاتە دەکەن، حکومڕانی ئەم وڵاتە دەکەن، خەڵک بەوە ئەهۆن بۆتە، بازارش بەوە ئەهۆنتر بۆتەوە. یعنی داکشانێک ئێستا لە سعرەکانە هەیە، یان داکشانێک لە سعرەکانە بە شێوەیەکی گشتی هەیە یان هەر هیچ نەبێ وەستانێک هەیە لە هەندێک ئەسعاری ترە کە بەرەو ژوور ناڕوە. کەواتە ئەمە وەکو عەرزم کردی کاریگەری دەبێت لەسەر ژیان و گوزەرانی خەڵک و لەسەر دەرامەت و داهاتی خەڵک، لەسەر خۆشگوزەرانی و لەسەر حتا کاریگەری دەبێت لەسەر کەمبوونەوەی جەرائیم، یعنی وەزعی خەڵک تاوانەکان، یعنی وەزعی خەڵک کە بەرەو باشی بڕا و ئەهوەن بێتەوە خەڵک ئاسوویەکی ڕووناک ببینێ، ئایندەیەکی ڕووناک ببینێ، بە تەئکید مێشکی ئاسوودەتر دەبێت، هادیتر دەبێت، گرژیتیانەمێت. تۆ خۆ دەزانی زۆربەی زۆری تاوانەکان کە دروستە بن لە نەتیجەی ئینفعالات و تووڕەبوونی یەکسانی و دووسانیە، یعنی قەتڵێک کە دروستە بێت لە یەکسانیدا دروستێک بێت، فیشەک کە دەرەچێت لە دەستی قاتل بۆ مەقتول لە یەکسانی دیاریکراوە احتیمالە لە ثانیەکانی دواییتردا کابرا قاتل پەشیمان بێ. ئەمانە هەموو کاریگەری دەرونین. چی دروستی دەکەم کاریگەرە دەرونیانە لەسەر ئینسانەکان کە جەریمە بکەن، کە دزی بکەن، کەشتی تر بکەن، هەمووی ئەو حاڵەتە ئابووریانە. ئەوەش لە چیەوە هاتووە؟ ئەویش لە بارگرژی لە نێو وڵاتەکە و لە نائستقرارێتی سیاسی وڵاتەکەەوە. وڵی جوانشی کردەوە دکتۆر چ خۆ جەناب شارەزایشی باشی بواری ئابووری وە مامۆستای ئەو بواری لە زانکۆدا. وڵای من پێم خۆشە هەر ینی ئەم بابەتە تا ڕادەیەک بچینە ناو ڕووە ئابووریەکەەوە، چکە بەڕاستی ئەگەر وەڵامە زۆر حەزملێتی بەوە بارە ئابووریەکە گیانم پێی نەرمە بێ ئەگەر خۆشم پێم خۆش کەوتو جەنابی شدوتێ، ینی هەم بەرە جەژنانە هەم خەڵک بەرە و ینی چەند ڕۆژێکی دیکە دەچێتە ناو جژنی قوربانی پیرۆزەوە خۆڵا داکاریەکەن بەڕاستی، ینی ئەگەر بەگشتی دۆخە سیاسیەکە لەبار بێ و وەکو جەنابی شدوتە ئەم لێک تێگەیشتن و تەفاهماتە هەبێ لە نێوانێشیتی و پارتی و لێشەوە لە نێوان لایەنە سیاسیەکان بەگشتی دۆخی خەڵک باشە بێت و هەرێمی کوردستان سەقامگیرە بێ و ئەم سەقامگیریە باڵەکێشێ بەسەر سەرجەمبوارەکانی دیکەدا. خاڵێکی تریش هەیە ئەگەر پێت باش بە ئیشارە هەر پەیوەندیدار بەم وەزعە خاڵێکی تری زۆر گرنگکە. ئێمە
وەگەیکێتی نیشتمانی کوردستان لەگەڵ پارتی دموکراتی کوردستان یاریکەری سەرەکی و ئەکتیڤین لە ناو حکومەتی هەرێمی کوردستان کەواتە سیاسەتی هەردوو لە سیاسەتی یەکێتی و سیاسەتی پارتی داخلی کاروبارەکانی وەزارەتەکانیش ئەبێتەوە داخلی بەڕێوەبردننی گشتی حکومدارەتی دەبێتەوە لە هەرێمی کوردستان هەرچەند حکومدارەتی یەکەم بەپی ئەکسرێت کە لە پەرلەمانە پارتی هێناوەتی و هەیەتی حکومدارەتی یەکەم ئەتوانین بڵین هی پارتیە وەکو بەڕێوەبردن و بەڵام لە هەمان کاتیشە یەکێتی نیشتمانی کوردستانی ڕێکەوتنی هەردووکیان بەیەکەوە یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان کە لە سیاسەتە گشتیەکە ڕێک بن ئەهوەن بن کاریگەری هەر ڕەنگەداتەوە بە ناو بەسەر حکومەتی هەرێمی کوردستانیش بۆ ئەگەر لە حاڵەتێکە بارگرژی هەبێ بۆ نمونە هەندێک ئیمزا لای حکومدارێتیەکەی پارتیە لەوانەیە لە نەتیجەی بارگرژی ئەوە ئیمزانە دواب خادیانێک کات ئەوە کاریگەری دەبێتەوە دووبارە لەسەر باری دارایی و باری ئابووری لە ئەو منتیقانەی کە خۆی پێی باش بێ کە دوای بخا ینی کە هەندێک منتیقە هەیە کە بیەوێ پاشیان بخاوە لە جاتی ئەوی بەرەو پێشەوە بڕۆن بەرەو دواب گەڕن وێنی دەتوانێت ئیمزای بۆ نەکە ئیمزا بۆ وەبەرهێنانەکان نەکە توانێت ئەو پارانەی کە لەو هەرێمەیە لەو منتیقەیە ڕایم کێشێتەوە دووریان بخاتۆ چووکە ئەو دەسەڵاتی هەیە بەڵام ئەگەر لە حاڵەتێکە هەردووک لە ڕێک من لە حکومەتی هەرێمدا و کێشیان نەبێ ئەو کاتە هەموو حاڵەتەکان بە شێوازێکی ڕێکوپێک و بە تەفاهمات لە ناو حکومەتی هەرێمیشە ئەڕوا بەڕێگا و هەموو خەڵکی کوردستان قازانجەکە هەر لەسەر ئەوەش ینی وەڵام لەمە ئیزافێکی کە بکەم بۆ بابەتە ینی وەکو جەناب دەڵێ ئەگەر بۆ نمونە دۆخی وڵات ئارام بێت و ئەو لایەنانی کە پێکەنەری حکوومەتن ئەگەر هەر حکوومەتێک بێ حکوومەتێکی هەرێم بێ یاخود دەوڵەتێک بێ ئەین دەبینیت کاتێک کە تەبا دەبن سەقامگیری باڵەکێشە بەسەر سەرجەم بڕیارە هەم ئیداری و هەم سیاسەکانیشە لە چوارچێوەی ئەو بڕیارە ئیداریانی کە خۆی بینێتەوە لە لێک نزیکبوونەوەی یەکێتی و پارتیانی لە مەخیرانە بینیمە حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵی هەنگاوینە لە بواری خزمەتکردنی خەڵک بە تایبەتی ئێستا ئەمەکەی نیشتەجێبوونانە ئەخۆمە یەکێکە بۆ نمونە ئەگەر یەکێتی و پارتی تەبانە بن ناتوانێت ئەم بڕیارە لە بواری جێبەجێکردنەوە لە ڕۆ ئابوووری کۆمانە تا چەند کاریگەرە بێت دکتۆر بەتەکید وەکو ئەرزم کردی ئەوەی با بڵین کە لە بیدایەتەوە باسمان کرد ئەتوانین بڵێن ئەوە بیدایەتێکە بۆ یعنی باسکردن لە هەموو بوارەکانی تری ئابووری و هەروەها کاریگەری سیاسەتی ئابووری مەسەلەن ئێستا ئەوەی کە لە هەرێمی کوردستانە وارداتی یەکەمینە بۆ بەخێوکردنی خەڵکو بەڕێوەبردننی وڵاتەکە بۆ ڕێوەبردننی هەرێمەکە نەوت و غازە ئەم دوانە ئەتوانین بڵین ئەگەر حتا باسی اقتصادێکی ڕێعیش بکەین بۆ ئەو دوانە اقتصادێکی مڵکانە بکەین ئەوش دەچینە ناو مۆزوعێکی تر ینی کە باس لە اقتصادی مڵکانە دەکەین ینی ئێمە تەنها نەوت و غازەکە دەفرۆشین بەبێ ئەو ئیسفادەی لێ بکەین بە پیشەسازی بکەین ینی کە ئەوەش حەق وایە بیر لەوەش بکەینەوە ئێمە ئەو نەوت و غازە بریتە لێکە لە مەزدەرە مالی هەرە گرنگەکان ئیراداتی عامەمان بۆ دروست دەکات و ئێمە ئەو نەفقاتە عامەی کە دەکرێت نەفقاتی تەشغیلی ینی بەڕێوەبردننی وڵات و دامودەستگا و فەرمانگەکان و لەگەڵ نەفقاتی وەبەرهێنان بریتە لە ڕێگەوبان و پردو جسور و ئیسکان و هەموو ئەو شتانەی ترکە حکومەت ئیکا لەگەڵ ئەگەر حکومەتی هەرێم دووبارە شتی تریش بکە مەسەلەن مەشاریعی وەبەرهێنانی ئینتاجیش بکە ئەوە هەشتی زۆر گرنگە بێژگە لە وەبەرهێنانی خەدەمی ئەمانە هەموو بەیەکەوە تۆ کە تەماشای بکەیتەوە لە بوارە اقتصادیەکە کاریگەریان دەبێت تەفاعل ئەکات و بوار دەڕەخسێنێ بۆ ئەوەی ئەم اقتصادە بەرەو پێشەوە بڕوا بۆ ئەوەی حتا ئەم اقتصادە ڕێعیە کە بریتە لە فرۆشتنی نەوت بەکاڵی وردە دەکرێت حکومەتی هەرێمی کوردستان بیر لەوەش بکاتەوە نەوت دووبارە بکاتەوە بە چەندین سلعی فرەیی بیکاتە فرە سلعی بیکاتە فرەکاڵایی مەسەلەن هەر لەوە نەوەستێتەوە کە نەوت دەکا بە بنزین و بە ڕۆنی سیارە و بە نەوت و بە گاز و بە ئەمانە حتا غازیش بە دەیان جۆر ئینتاجی تری لێ دروستە بێ ئەگەر تۆ بە پیشەسازی بکە یعنی لە وڵاتانی دنیا ئەو نەوتی کە ئێمە بە خامی پێیان دەفرۆشین ئەوان ئەو نەوتە دەکەنەوە بە سەناعە ئەو نەوتە داخل دەکەنەوە نەوت خۆ دەزانی وەکو نەوت و شیر و هەندێک ئینتاجی تری کشتتوکاڵی ئەمانە هەزاران جۆر ئینتاجیان لێ دروست دەکرێت مەسەن یەکێک لەوانە لۆکەیە یەکێک لەوانە بۆ منە هەر وەکو بێکێک لەوانە شیر و نەوت وەکو یەکوان هەزاران جۆر ئینتاجی لێ دروست دەکرێت ئەگە تەماشاکەی نەوتی جوایە مثلا لە دنیا ئەو تای سیارەکانمان لە چێوە لە مەجای وەنی هەندێک لە جلوبەرگش حتا لە چێوە هاتووە مەستۆ تەماشاکە نایلۆن و سەناعی نایلۆن بە هەزاران جۆر ئەمانە داخلی پیشەسازی بوون کەواتە ئەمەش شتێکەیە لە ناو اقتصادا پێی دەوترێ قیمەی مضافە یعنی ئەمە قیمەی مضافە دروست دەکات قیمەی مضافە بریتە لەوەی کە تۆ کاڵایەکت هەیە
ئەو کاڵایە لە بوارێکی دیاریکراوە ئینتاجی ئەەکەیت لە شکڵێکی دیاریکراوی کاڵایە ئینتاجەکەی بەڵام ئەکرێ ئەم شکڵە دووبارە بگۆڕی یعنی قیمەتی بۆ دروستکەیتەوە قیمەی مزافەی بۆ دروستکەیتەوە مەسەلەن تۆ ئێستا هەر ئەو نەوتێککە ئێمە باسیەکەن ئەو نەوتە لە نەوتی خامەوە ئەی فرۆشی ئەوە کاڵایەکە بەڵام ئەگەر قیمەی مزافەی بۆ دروستکەی چی لەکەی ئەو نەوتە ئەەکەیتەوە بە ئینتاج داخلی ئەەکەی بۆ کۆمەڵێک عملیاتی ئینتاجی تر هەزاران جۆر عملی ئینتاجی ئەتوانێت دروست ئەمە پێی دۆتە قیمەی مزافە لە اقتصادا ئەم قیمە مزافەیە زۆر گرنگە یعنی هەر اقتصادێک هەر وڵاتێک قیمەی مزافە دروست نەکە یعنی وەبەرهێنانی بە قوتین یعنی ئینتاجی نیە یعنی گە نەتوانێت کاڵا و خزمەتگوزاری لە شکلێک بۆ شکلێکی تر بگۆڕێ مەسەن هەندێک کاڵا و خزمەتگوزاری داخلی هەندێک با بڵێن پرۆسەی تری ئینتاجی نەکا بۆ ئینتاجی شتی لە یەکتری جیاواز ئەوە مانەوەی ئەو وڵاتە نەیتوانیوە ئەو سیاسەتە نەیتوانیوە بە شوازێک لەبەر ئەوە ئێمە چاوەڕوانی ئەوەین بۆ نمونە لە تەختە وەرە بیری لێ بکەرەوە نەوت هەر لابە لە تەختە چی دروست ئەکرێت لە هەر دارێک لە هەر دارگوێزێک کە وشک ئەبێ گۆرە بیری لێ بکەرەوە چی لێ دروست ئەکرێت ئەنواع وەشکاڵشتی لە دروست ئەکرێت کە ئەوە پێویستی بە پێشێنێتە وەکۆرێمی کوردستان ئەو قۆناغی کە جەنابەت ئاماژ پێدەی یا خۆ هێشتا ئێمە گەر زمینە سازی نەکەین بە تایبەتی ئەگەر لە ڕۆ سیاسیەکەوە تۆم ئەرزیەتە فراهەم نەکەی بۆی کە وڵاتەکەت ژێرخانێکی پتێوی هەبێ و سەرخانێکی باشی هەبێت ئەو کادەگەیتە ئەم ئاستی کە جەنابەت ئاماژەی پێدەی بەڵێ ئێمە ئەبێ با بڵین بیر لەوە بکەینەوە ئیراداتی عامە هەر تەنها چاوەڕوان نەبین هەر تەنها بۆ تێرکردنی ڕاتب و موچە بێ یعنی ئەبێ بیر لەوە بکرێتەوە کە مەسادرەکە زیاتر کرێ و چاکتر کرێ و باشتر بەرە و پێشەوە بڕوا بێ بیر لەوە بکرێتەوە کە مەسلێکی لەو شتانەی کە من زۆری تێمام پێداوە مەسلەی پرۆژەی بچووکە ینی من دیراسەم کردووە لەسەر پرۆژەی بچووک لە هەموو دنیادا پرۆژە بچووکەکان لە هەندێک وڵات زیاتر لە 180 کۆی ئینتاجی ئەو وڵاتانە پێک دەهێنێ کە پێی دەگوترێ GDP یا GNP یعنی تۆ دەتوانی پرۆژە بچووکەکان زۆر بەرەو پێشەوە بەری پشتیوانی لە خەڵکی فرسەتی ئیش بۆ خەڵک بدۆزیتەوە خەڵک ئەوەندە چاوەڕوانی دەستی حکومت نەبێ هەموو کاتی هەر لە حکومەتەوە وارداتی بۆ بێ هەر لە حکومەتەوە ئیراداتی بۆ بێ هەر لە حکومەتەوە معاشی بۆ بێ بەڵکو خۆشی وردە وردە بتوانێت بێتە سەرپی خۆی و ئەگەر ئێمە ئەوە بکەین بۆ نمونە پشتیوانیەکی پرۆژە بچووکەکە بکەین وەکو حکومەتی هەرێمی کوردستان ڕێگای بۆ بدۆزینەوە چ زۆرە ئەفکار زۆرە بۆ پرۆژە بچووک و پشتیوانی بکرێن ئەوە من پێم وابێ کۆمەڵێک ئەرکی زۆر گەورە لە سەرشانی حکومەتی هەرێمی کوردستان لا دەچێت حکومەتی هەرێمی کوردستان دەبێت بیرکاتەوە لەوەی کە مەرج نییە هەمیشە ئێمە سیاستمان سیاست هەرێمی کوردستان لەگەڵ بەغا بەو شێوازەی کە بینیمانە نازان تۆ وەربیری لێ بکەرەوە کاکاوڕێ تۆ دائیمەن کە بتەوێ تەنەبوع بە مستەقبل بکەی بۆ بابەتێکی دیاریکراو بیر لە داتاکانی لانی کەم پێ 6 ساڵ 10 ساڵ پێش ڕابردوو دەکەیت ئێمە ئەو داتایانەی پێشووتر کە هەمانە لە عیلاقی خۆمان لەگەڵ حکومەتی بەغدا داتاکان پیشانی ئەوە ئەدەن کە ئێمە عیلاقەمان لەگەڵ حکومەتی بەغدا هێشتا تا ئەو ئاستەنیە کە بتوانین زمانی لە سەداسەتی ئەوە بکەین کە لە بەغداوە هەموو شتێکمان بە شێوەیەکی ڕێکوپێک بۆ بکرێت لەبەر ئەوە تۆ وای دابنێ دائیمەن حکومەتی هەرێمی کوردستان دەبێ وای دابنێ کە بەغدا هیچی بۆ نانێرێت دەبێ وای دابنێ ئەی لەو کاتەدا تۆ چی دەکەی چۆن خۆت حازر دەکەی ئەمانە هەموو چەند قەزەیەکی گرنگن کە حکومەتی هەرێمی کوردستان پێویستە بیران بکات وەڵام مەسەلەی بەغات باس کرد ئێمە هەمیشە ینی زۆر جار سەرجەم لایەنە سیاسیەکان هەوڵیان داوە کە ینی پەیوەندی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا بە ئاراستەیەکی باش و ئەرێنی بێت لە پێناو ئەوەی کە ئێمە بمانێت و نەمانێت لە چوارچەوەی دەستوری عێراقدا هەرێمیشی فیدرالی سەر بە بەغداوە بەغدا ینی ئێمە پابندین بە هەندێ ڕێکار و هەندێ مادەی دەستوریەوە بەڵام ینی ئەوەی کە جێگەی نیگەرانی خەڵکیش بوو لە ڕابردووە بەغدا ینی فشاری سیاسی و هەروەها ئابووری زۆر بەرامبەر بە هەرێمی کوردستان و بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان زۆر ڕاستە بەداخەوە یان کاکەڕێ قسەژە فەرمی جەنابتان بەداخەوە ئێمە تاکو ئێستا حکومدارێتی لە بەغدا عقلێتی حکومدارێتی لە بەغدا عقلێتی بەداخەوە ینی جۆرێک لە ڕەگەزپەرستێتی تایە ینی تاکو ئێستا جۆرێک لە ئیستیعلا و ئیستیکباری برا گەورەیەتی تایە کە ئەمە لەگەڵ گیانی هاوبەشی و برایەتی لەگەڵ هەرێمی کوردستانە ناگونجێ بەڵام بە دەرجی جەناب دەفەرمووی بەڕاستی ئێمە وەکو هەرێمی کوردستان تا ئەو کاتێکە لەگەڵ بەغدا بژین لە ناو عێراقا بژین محکومین بەوەی کە عیلاقاتمان لەگەڵ بەغدا باشکەین عیلاقاتمانە بێ باش بێت چونکە من پێم وابێ بۆ مستەقبەلیش هەرچیەکمان بوێ مەسەن سبێ ڕۆژێ ئەگەر ئێمە بیر لەوە بکەینەوە حکومەتێکی کۆنفیدراڵیمان هەبێ لە هەرێمی کوردستانە یان هەر جۆرە هینێکی تر هەروەکو چۆن با بڵین پێشووتر کە با بڵین مۆزوعی ڕیفراندۆم هات و تێپەڕی بەبێ ئەوەی کە
لەگەڵ عێراق ڕێکەوی نەتیجەیەکی خراپی هەبوو لەگەڵ ئەوەشدا کە حەقی خۆمان بووە نیە خۆ ئێمە باز لە ئازادی بۆ خۆمان بکەین حەق خۆمانە بەڵام لە کاتێکا لەگەڵ حکوومەتی عێراقی ڕێک نەکەوی نەتیجەکەی بە خراپ دەشکێتەوە ئێمە بۆ ژیانی خۆمان وا باشترە بۆ حاڵی خۆمان بۆ حاڵی هەرێمی کوردستان بۆ حاڵی میلەتەکەمان وا باشترە عیلاقاتمان لەگەڵ بەغدا عیلاقاتێکی باش بێ یعنی ناچارین هەندێک حاڵەت قبولکەین کە لەوانەیە ئەگەر بێتە سەرباری حقیقەت و دەسەڵاتمان هەبێ ئەو حاڵەتانە قبول نەکەین ڕەفزیکەین بەڵام قبول کراوە لە پێناو ژیانی خەڵکە لە پێناوی ژیانی خەڵکە ئەبێ لە پێناوی ژیانی میلەتەکەمانە ئێمە کار لەسەر ئەوە بکەین کە عیلاقاتەکان باش بێ کار لەسەر ئەوە بکەین کە ئەوان بێن اعتراف بە شێوازی حکومدارەتێکی ئێمە بکەن کە شێوازێکی حکومداری زۆر باشمان هەیە بەفعلی ینی عێراقیەکان ئەگەر ملاحەزە بکەی کاک هاوڕێ شێوازی حکومدارێتیان بۆ خەڵکەکەی خۆیان شێوازێکی حکومداری بەداخەوە زۆر نابەرپرسانەیە بۆ لە لادەکان تەماشاکە لە پردێکەوە تەماشاکە لە جۆگەلەی ئاوێکەوە لە ئاوەڕۆیەکەوە تەماشاکە لە ژیانی خەڵکو و لە کارەبایان و لە ئەوانە وەزعی زۆر خراپیان هەیە عێراقیەکان وەزعیان زۆر خراپە ینی ئێمە ئێستا ئەگەر بەراوردێکی وەزعی عێراقیەکان بکرێ شار و گوندیان لەگەڵ وەزعی شار و گوندی هەرێمی کوردستانەکەی خۆمان کە ئێمە هەتاکو ئێستا نەک پێ ڕازینین خەڵک یعنی مزاهرەشەکە لە نەتیجەی ناڕازی بوون بەڵام بڕوابکە بەراورد ناکرێت لەگەڵ وەزعی عێراقیەکانە لەگەڵ وەزعی منداڵێکی عێراقی لەگەڵ منداڵێکی کورد لادیەکی عێراقی لەگەڵ لادیەکی کورد حتا بازرگانێکی عێراقی لەگەڵ بازرگانێکی کورد وەزعەکان بە شێوازێکی کچی جیاوازی هەیە بەداخەوە ئەوان تاکو ئێستا نەیانتوانیوە حکومدارەتێکی وا بکەن کە هەر هیچ نەبێ لە ڕووی ئابووریەوە خەڵک ڕازی بێ بەڵام ڕازیکردنی خەڵک لە هەندێک ڕووی ترەوە ئێستا لای ئەوان باوێتی کە ڕووە ڕوحەکانە بەڵام خۆ ڕووە ڕوحەکانش خەڵک ئەخەوێنێ وردە خەڵک بەخەبەر دێ لەوێش ئەزانێ کە ینی لایانی ڕوحی گیرفانی بۆ پڕناکە بینیمان ینی هەڵبژاردنەکانی ئەم دواییە ینی کە هەڵبژاردنە پێشوەختەکان ینی چوونی خەڵک بۆ سە سندوقەکانی دەنگدان لە چه ئاستێکدا ینی ئەمە ناڕزایەتی خەڵک وەگلەی خەڵک دەرەخات لە ئاستی ئەو بەتەسە باڵا ئەو لایەنە سیاسیانی کە لێ باڵا دەسن ئێمە ئەتوانین کاکڕ ئەوش بقۆزینەوە ینی ئێمە ئەتوانین ئەو حاڵەتەش حاڵەتی ئەوە بە زوعف حساب بکەین زوعفی مەسەن دەسەڵاتی عێراقی بۆ بەغدا حساب بکەین ئێمە ئەتوانین داخلی هەندێک با بڵین کەنال ببین داخلی هەندێ با بڵین نقاتی لاوازی ببین لەوێەوە بتوانین ئێمە عیلاقاتەکانی خۆمان باشتر و باشترکەین من بە خۆشحاڵیەوە دەیبینم کە یەکێتی نیشتمانی کوردستان لە عیلاقاتەکانی خۆیدا سەرکەوتووە لەگەڵ بەغدا ئەم عیلاقاتە باشانەی لایەنە سیاسیەکان بەگشتی لە هەرێمی کوردستان لەگەڵ لایەنە سیاسیە شیعی و سونەکان لە عێراقدا ئەتوانین بڵین ڕاستەوەکو جەنابەت دەڵێیت ینی بۆ نمونەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئاستی باڵا پەیوەندی باشیە لەگەڵ سەرجەم لایەنە شیعەکان و هەروە سونەکانیش ئەمانە تا چەند توانراوە ینی تەرجەمە بکرێت بۆ خزمەتکردنی زیاتری هەم قەزیەی کوردی هەم هەرێمی کوردستان هەم خەڵکی کوردستان کاگەسم ئێمە کاک هاوڕێ ئەوە لەوەدا دەبینینەوە کە چۆن دەتوانین با من وابێ نای بکەمەوە چۆن دەتوانین ئێمە ئیسیفادە لە شێوازی حکومدارەتی نوێ لە عێراقا بکەین لە دوای ئەوەی کە ئەم کێشانە کۆتاییان دێ ئەنی خۆی ئەم کێشانە کێشەی دانانی ڕئیس جمهور و دانانەوەی حکوومەتی نوێ و بەشداریکردن و بەشداری نەکردنی هەندێک لایەن و هاتن و چوون لەو بینە ئەمانە کێشەیەکن لە نەتیجەی کۆتاییە هەر دەبێ حەل بێ خۆ ئەگەر حەل نەبێ حەلەکەی ئەو کاتە بە حەلێکی تر ئەکرێت ینی بە حەلێکی تەناقوزی ینی بە حەلێکی ناکۆک لەگەڵ ئەم حەلە ئەکرێ بە پێی یاسا کە لەوانەیە نەتیجەکە بگاتە هەڵوەشانەوەی پەرلەمان بۆ نمونە بەڵام یعنی لە نەتیجە ئەبێ حەلێکەر بدۆزرێتەوە ئەم حەلانە کە ئەدۆزرێنەوە من پێم وابێ خەڵکی کوردستان دەتوانێت لە کەش و هەوای سیاسی تازە عێراق ئیسفادە بکات و ئیسفادەی باشتریش بکات. یەکێتی نیشتیمانی کوردستان دکتۆر بێسون ڕاستە بۆ نمونە پەیوەندیشی باشی هەیە و یاریزانێکی ینی بەجم و جوڵ و ئەکتیڤە لە بواری ساحەی هەم عێراقی هەم هەرێمی کوردستان ئەوەی کە ئێستا بینرێ جموجوڵێکی فراوانی ئاستی باڵای یەکێتی هەیە لە بەغدا و کۆبوونەوەی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێز باوجاڵە تاڵەبانی لە بەغدا لەگەڵ لایەنە شیعەکان بە پرسانی باڵای شیعەکان هەیە ڕاستە بە ئاڕاستی پێکەنانی حکوومەتە بەڵام دوجار ئەتوانرێ ینی ئەو پەیوەندیانە بخرێتە بواری خزمەتی جارێکی دیکە هەرێمی کوردستان و ئەو
مافە دەستوریانی کە هەمان بۆ لە ڕابردوو بەغدا هیچ ینی حساباتیشی بۆ نەکردو بەڕاستی. وڵی من بەش بە حاڵی خۆم وەکو هاوڵاتیەک ئەگەر ئەم قسەی بۆ سەرکردایەتی شێتی با وەک سەرکردایەتیەک نێڵم بە ئەوە سەرکردایەتی بۆ بەرپرسیارەتی باوتە بێژی یەکێتی لەسەرکە بەڵێ من وای ئەبینم وەک هاوڵاتێکی ئەم کوردستانە کە لە نزیکەوە سەیری جم و جۆڵەکانی کاک بافڵ دەکەم مەسەلەن دەیبینم کە سیاسەتی بەڕێز مام جەلال پەیڕەو دەکات بۆ پەیوەندیکردن لەگەڵ عێراقیەکان بە عام بە سونە و بە شیعە و بە هەمویانەوە و خۆش دەزانی سیاسەتی مام جەلال ناجح بوو سیاسەتێکی زۆر ناجح بوو سەرۆک مام جەلال توانی بەهۆی ئەو سیاسەتە نەرمونیان و بە قسەی خۆش و بە ڕێک و پێکی و بە ڕاکێشانی عەتف و لە هەمان کاتە بەڵام بە بنکەیەکی جەماوەری بە قوتکەیەکی نیشتیمانی کوردستانە و هێزەکەیەتی توانیوێتی کاریگەریکی باشدا بدە. من پێم وابێ ئەوە لە نەتیجەی کۆتاییە ئێمە خەڵکی کوردستان چۆن لە کاتی بەڕێز مام جەلال و ئەکتیڤیەتی بەڕێز مام جەلال ئێمە توانیمان قازانجێکی زۆر لە سیاسەتی ئەو ڕابەرە بکەین بە هەمان شێوە قازانج لە سیاسەتی کاک بافڵش دەکەین. دکتۆر بەسوور هەندێک مەسەلە هەیە کە زۆر چەقبەستووە ینی ماوەیەکی زۆری وێت تا یەکلا بێتەوە بە دیاریکراوی ئێستا ئەم مەسەلەی پێکەنانی حکوومەتی عێراق ئەمانە ینی بەدڵنیایەوە هەم زیانە بۆ بەرژەوەندی خەڵکی عێراق و لە نێویشاندا خەڵکی هەرێمی کوردستان. یەکێتی ئەتوانین بڵێن ڕۆڵی چییە بێت لە یەکلایکردنەوە ئەم قەزیە؟ یەکێتی تەوازن ئەپارێزێ یاخود یەکلاکەرەوە بێت لەم بابەتانەیە بەڕاستی؟ کاکە ڕێژێتی خۆی نهێنی نییە ئەلانی کرد لە سیاسەتی ئاشکرای خۆیدا ئێمە نهێنیەک ئاشکرا ناکەین بەڵکو سیاسەتی ئاشکرای نیشتیمانی کوردستان واقع بۆ خۆشیان دوتە بێژەکانیش و لە زۆر حاڵەتی تریشا باس کراوە و ئیعلان کراوە لە ڕاگەاندنەکانە کە یەکێتی نیشتیمانی کوردستان تەرەف نابێت لە دروستکردنی کێشە لە بینی هیچ لایەنێکی عەرەبی عێراقیە لا چ لایەنە مەزیبەکان و چ لایەنە نەتەوەیەکانی عەرەب لە عێراقا نابێت بە تەرەف. بەڵام لە حاڵەتێکا بۆ نمونە ئەگەر یەکێ لە تەرەفەکان هەر بێت و ڕەفزی بەشداریکردنی تۆ بکات تو ئەو کاتە هیچ با بڵین اختیارێکت بەدەست نامێنەکە دەبێ بیر لەوە بکەیتەوە چی مەسلحەتە بۆ خەڵکەکەی خۆت و بۆ حتا بۆ خەڵکی عێراقیش چونکە من پێم وایە بە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سیاسەتی پارێزگاریکردن لە بەرژەوەندەکانی خەڵکی عێراقیش بۆ لەبەروی خەڵکی عێراقیش هەمووی وەکو پێشدان لە خزمەت جەناب تا باسم کرد خەڵکێکی فەقیر و هەژار و مەزلومە بە تایبەتی خەڵکە عامەکەی تۆ تەماشای خەڵکە دەسەڵات و سوڵتەویەکانی مەکە کە ئەوانە بە عەقڵێتێکی تری هەندێک جار وەکو عەرزم کردی شۆڤێنی و ڕەگەزپەرستانە بیر دەکەنەوە. بەڵام ئێمە سیاسەتی بەڕێز مام جەلال دیسان پیادە دەکرێت کە بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان و بەرژەوەندەکانی خەڵکی عێراق ئەگەر بەیەکەوە دژی یەک نەبن هەردوو لا قازانج دەکەین خەڵکی کوردستانیش قازانج دەکا و خەڵکی عێراقیش قازانج دەکا. بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لەو وەتەرەدا کار دەکات لەسەر ئەو وەتەرە کە پارێزگاری لە بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان بکات بەو شێوازەی کە خۆی دەیبینێ. هیچ نیازێک نییە لە داهاتوویشی نزیکە بە تایبەتی چۆکو باز دەکرێت لە دوای جەژن جموجوڵی سیاسی فراوان لە بەغدا دەست پێکات هەرچەندە ئێستاش هەیە بەڵام ئەو کات شەڵترە بێتەوە لە پێناو پێکەنانی حکوومەتی نێو عێراق. بەڵام لە هەرێمی کوردستان جەناب دۆکو ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ ینی پێشنیارێک یاخود کۆبوونەوەیەک یاخود جموجوڵێکی سیاسی لە هەرێمی کوردستان دروست نابێت لە دوای جەژنەوە بە ئاراستەی جارێکی دیکە چوونەوە بەغدا و داواکردنەوەی مافەکانی خەڵکو و بەشداریکردن لەم حکوومەتە نوێیکەی عێراق پێشێنێ؟ وەڵام من کاوڕێ وەکو معلومات نایڵێم بڵێم معلوماتێکم هەبێت لەسەر ئەو مۆزوع بەڵام وەکو بەدیهیات یعنی شتی بەڵگەنەویست ئەوەیەکە دەبێ هەرێمی کوردستان لە بە یەکدەنگ و بە یەک ڕەنگ ڕێکەوێت لە سەرسیاستێکی دیاریکرا و بەرامبەر بە عێراق و بەرامبەر بە سەرۆکایەتی کۆماریش و بەرامبەر بە سیاسەتی پەرلەمانی عێراقیش و بەرامبەر بە حکوومەتی نوێی عێراقیش یان حکوومەتی نوێ. ئێمە وەکو هەرێمی کوردستانە بێ ئەوە بەدیهیاتە بەڵام من معلوماتم نییە هیچ معلوماتێکم نییە نەوەک سەرکردایەتی و نەوەکو هاوڵاتی لێکدانەوەی خۆ هیچ معلوماتێکم نییە بەڵام ئەوە بەدیهیاتە ناکرێ ئێمە بە دوو سیاسەتی جیاواز بمانەوێ لە بەغدا کاریگەریەکی بە قوتمان هەبێ و خەڵکی هەرێمی کوردستانیش خەڵکەکەی خۆمان داوای ئەوە دەکات کە بەڕاستی هەرێمی کوردستان
یەکدەنگ بێ کاتێککە دەچێتە بەغدا. باشە زۆر جار دەوترێت ینی لایەنی سیاسی یاخود سەرکردی سیاسی ئەگەر لە پێناو بەرژەوەندی حیزبیدا تەنازول بکە بۆ بەرژەوەندی میلەت گەورەیە یعنی ئەم لایەنە سیاسانی هەرێمی کوردستان هیچ ئەو مەرامانەیان تیا بەدیەکرێت کە لە پێناوی بەرژەوەندی گشتی و نیشتیمانی و نەتەوەی و ینی ژیانی خەڵکە تەنازول بۆ یەکتری بکەن. واللهی من پێم وایە تەنازولکردن بۆ میلەت و بۆ بەرژەوەندەکانی میلەت لە بەردەمی میلەتە تەنازول بۆ میلەت بکەی هیچ عیبێکی تیانە. بەڕێی من تەنازول بۆ دوژمنان سازش بۆ دوژمنان و بۆ نەیاران ئەوە عیبیتایە. سازش بۆ خەڵکانێک کە لەگەڵ میلەتەکەی تۆ ڕێک نین مەرجێ دوژمنیش بن بەڵام مەسلحەتی میلەتەکەی تۆیان ناوێ لە بەردەمی ئەوانە سازش من پێم وایە دەچێتە خانەیەکی زۆر خراپەوە. بەڵام بۆ بەرژەوەندی میلەتەکەت و سازش بۆ میلەتەکەت خۆت بیکەی هەر کەسێک بیکە من پێم وایە لە مێژوودا شتی باشی بۆ دەنووسێ. ئەمە من وەکو کادرێک نایڵێم وەکو هەر کەسێکی وەک هەر کەسێک هەر هاوڵاتیەکە لە چایخانەیەکدا ئەنیشێ و مناقەشە ئەکا و گوێی لە خەڵکە وەک مامۆستایەکی زان کۆکە گوێی لە تەلەبەیە چی ئەڵێن و مامۆستایان چی ئەڵێن ئەوەیە کە بەڕاستی تۆ ئەگە میلەتەکەی خۆتت خۆشەوێ ئەبێ لە پێناوی میلەتەکەی خۆتا لە خزمەتی میلەتەکەی خۆتا بیت و عیبیتیانە کوڕنوش بۆ شەهیدەکانی خۆت بەری کوڕنوش بۆ ئەنفالەکانت بەری کوڕنوش بۆ ڕوحی سەرکردە و پیاوە ئازاکانی وەکو جەنابی مامجەلال و بۆ خەڵکێکی بۆ کەسانێکی تری کە گیانی خۆیان ژیانی خۆیان هەموو مێژووی خۆیان کردوتە خزمەتکردن بۆ خەڵکەکە هیچ عیبیتیانێ کڕنوش بۆ گیانی ئەوانیش بەری کوردوا جاریش کڕنوش بۆ خەڵکی فەقیر و ژاریش بەری بۆ خەڵکی فەقیر و هەژار دابنەوەیتەوە پێڵاو لە پێی مناڵێکی هەژار بکەی هی میلەتەکەی خۆت ئەو دانەوینەوە پێی بەرزەبییتەوە. ڕێز و حرمەت لە پیرێژنێک بگری لە مناڵێکی فەقیر بگری لە مناڵێک تر بگری لە پیرێک بگری خزمەتی بکەی گۆچانەکەی بدەیتە دەست لەگەڵ یابی من پێم وایە ئەمانە جوانیە بۆ ئێمە کە بیکەین بەرامبەر بمیلەتەکەمان و هەر قیادەیەکیش لە وڵاتەکانی دنیاشە ئەو قیادانەی کەوایان کردووە نەک بە هەدەفی پۆپۆلیستی چونکە من بەش بە حاڵی خۆم لەگەڵ هەدەفی لەگەڵ سیاسەتی پۆپۆلیستی نیم چونکە سیاسەتی پۆپۆلیستی خۆ دەزانی سیاسەتێکە کە سوار شەپۆلەکانی نەڕزایەکانی میلەتە بی و وعد و عودی ناڕاستیان ئەدەیتێ بۆ کاتێکی دیاریکراو بۆی بەدواتەوە بن بەڵام لە دوایە ئەو وعد و عودانە لە بیرەچێتەوە حساب بۆ خەڵکەکە ناکەیت و خەڵک لە شوێنی خۆی بە هەژاری نوداری ئەمێنێتەوە. لەبەرەوە من لەگەڵ سیاسەتی پۆپۆلیستی نیم بۆ بەڕێوەبردننی وڵات بەڵکو سیاسەتی ڕاستەقینە حقایق چۆنە وا لە خەڵکەکە بگەێنی و لە کاتێکا کە دادیتەوە دەچیتە سەرچۆک بۆ پێڵاو لە پێکردنی مناڵێک یا پیرێژنێک پیرە پیاوێک ئەمەد بەڕاستی بێ ینی تەنها بۆ ڕەسەمگرتنت نەبێ و تەنها بۆ ئەوەت نەبێت کە خەڵک بڵێ وەڵاهی ئەمە تۆ پیاوێکی باشی بەڵام لە دوای ئەوەوە کەسێکی تری عکسی ئەو کاراکتەرە پیت. دکتۆر بێسون بابەتێک لە ماوەکانی ڕابردوو زۆر باسەکرا لە ناو خەڵک و لە ناو سەرکردە سیاسیەکان و زۆر جاریش دۆست و دڵسۆزانی خەڵکی کوردستان لە بیانی و لە وڵاتانی دنیا ئەیاندا بەگوێی سەرکردە سیاسیەکان و لایەنە سیاسیەکان یاریمی کوردستان کە ئەم هەرێمەتان مەترسی گەورەی لەسرە ئەم دۆخەتانەر ئاوە ناچێ بەڕێوە ئەم خۆناغەتان بەرەو خراپترە چێگەر فریای نەکەون دوجار ئەتوانین بڵین یعنی ئەمە دۆست و نەیارانیشمان ئاوامان پێڵن ئێمە پێویستە لە هەرێمی کوردستان چی بکەین بۆی کە ئەم دۆزەڕەوایەمان لە دەست نەچێ هەر ڕاستە بە فعلی قۆناغەکەمان قۆناغێکی سەختەوە هەرێمەکەمان مەترسی گەوری لەسرە. والله من پێما بە کاکاڕێ ئێمە دەوڵەتێکی سربەخۆی نەتەوایەتیش بووینە ئێستا ئەندامی ئومەمی متحیدەش بووینایە ئەو مەترسیانەی کە باز دەکرێت ئەو مەترسیانەمان هەر لەسەر ئەبوو چونکە ئێمە وەکو میلەتی کورد و وڵاتیشمان وەکو وڵاتی کوردستان بەڕاستی لە خۆ دەزانی لە دێر زەمانە و لە چەندین هزار ساڵ و هەزاران ساڵیش پێزێستاوە ئەم میلەتە بە چەساوی ماوەتەوە یعنی هەرچی هاتۆ میلەتەکەی ئێمە چەساندوتەوە و لەبەر ئەوی وڵاتەکەمان لە ڕووی جیۆپۆلیتیکی و وڵاتێکی دەوڵەمەندە و ژێر زەویمان هەمووی ئاڵتونە و هەمووی داهاتی زۆر گرنگە وڵاتانی دەوروبەرمان هەمووی چاویان لە ئەم منتیقەیە بڕیوە ئەمە مەترسێکی گەورەیە یعنی مەترسیەکە هەر لەوەدا دەرناکەوێت کە
ئەگەر کەسێک بێ لە دوورەوە پێمان بڵێ خۆمان لە ناواقعەکەین خۆمان ناواقعەکان دوای ئەوە مەسەلەی ڕیفراندۆم بشکۆیەکێک بوو لە تاقیکردنەوە گەورەکان ینی ئەوە زۆر بە وازحی دەرکەوت کە میلەتی کورد دوژمنی چەند زۆرە ئەگی ناخۆ ئەگەر بیتە سەر باری واقع تۆ وەکو لە پێش هەر عرضم کردی تۆ حەقی خۆتە کە داوای دەوڵەتی سەر بەخۆی نەتەواتی بکەیت بەڵام کاتێکە دەڵین کاتی نییە وەختی نییە باش ئەوە بە معنای ئەوەیە مەترسیمان لەسرە ئەگینە بۆ کاتی نیە هەموو کاتی ئەوەیە کە من سەر بەخۆ بم بەڵام کاتێکە دەڵین کاتی نیە باپەلە نەکەین کەواتە هەڕەشەمان لەسرە یعنی بۆیە کاتی نییە ئەمە ئەم کاتی نیەیە بۆ میلەتی کورد بەداخەوە تا ئەم دقیقەیە بەردەوامە ئەم هەڕەشانە تا ئەم دقیقەیە بەردەوامن لە سەرمان خۆ دەزانی هەڕەشەکان هەر وڵاتەکانی چوار دەوروبەر نین ینی بەغدا خۆشی ئەوتە ڕۆژانە هەڕەشەمان لێکە بە قەراراتی محکەمە ئیتحادی و بە کۆمەڵێشتی تێرانەوێ دووبارە هەڕەشە لە خەڵکی کوردستان بکەن لە هەندێک ڕۆوە یعنی ئەمە بە فعلی وایە بەڵام خۆڕاگری خۆمان وەکو میلەت من باسی حیزبایەتی ناکەم وەکو میلەت وەکو کورد لێرە لە هەرێمی کوردستان خۆڕاگری خۆمان یەکبوون و یەک ریزی خۆمان پارێزگاریکردن لە برایەتی خۆمان لەو سەری هەرێمی کوردستان بۆ ئەو سەری ئەوە وامان لێ دەکات کە ڕابوەستینەوە بە فعلی بەرامبەر بە مەترسیەکان بەڵام لە هەمان کاتە خۆ دەزانی چەند بە قوت بیت بەڵام ئەگەر هاوکار و پشتیوانت نەبێت قوتت هەر مەحدودە یعنی تۆ مەسەن ئێستا تۆ تەماشای شەڕی ئۆکرانیا و رووسیا بکە ئۆکراین وڵاتێکی بچووکترە لە رووسیا زۆر با بڵین توانیوەتی مقاومەیەکی زۆر بکات بەڵام لە چیەوە کردوێتی لە بەتەنها نییە وڵاتانێکی زۆر پاڵپشتیەکەن بەوە ماوەتەوەکینا من پێم وایە بێ خەتەرەکە لەوێش گەورە ئێمەش ئەگەر لە حاڵەتێکە ئەم خەتەرە گەورانەمان کە لەسرە یەکەم شت پارێزگاریکردن لە برایەتی خۆمانە لە پەیوەندیەکانی یەک ریزی میلەتەکەمان ئەمە زۆر زۆر گرنگە بەڵام لە هەمان کاتا پێویستمان بەو پاڵپشتیە هەیە بەردەوام بێ کە تاکو ئێستا بۆ میلەتی کورد کراوە ئێمە پاڵپشتیمان لە ڕاپەڕینەوە بۆ کراوە لە دوای ڕاپەڕینەوە بۆمان کراوە پاڵپشتێکی ئومەمی دووەلی نێونەتەوەیمان لە ئومەمی متحیدەوە بۆ کراوە یعنی بەڕاستمی لە ئومەمی متحیدەوە من پاڵپشتی کراوین بۆ ئەو وڵاتانەی کە پێیان دەوترە وڵاتەکانی هاوپەیمان ئەوانە بە بڕیارەکانی ئومەمی متحیدە هاتوون پاڵپشتی لە ئێمە دەکەن دەمان پارێزن بەڵام دیارە ئەو خەڵکانی تریش کە پێمان دەڵێن ئەم پاڵپشتیان بەردەوام نابێ لەوانەیە کەم و کوڕیمان هەبێ کەم و کوڕیمان لە ئیدارەدانی وڵاتەکەمان هەبێ کەم و کوڕیمان لە مەسەلەی بودجەمان هەبێ کەم و کوڕیمان لە نەزانینی هەندێک کاروبار و هەندێک معادلات هەبێ گرنگە بە خۆمانە بچین بەڵێ خۆ هەر ئەوەندەیە ئەو وڵاتانەی تریش کە دڵسۆزەکان دێن پێمان دەڵێن لە ڕێگەی کەسێکی دیاری کراوەوە من پێم وایە بێ لە دڵسۆزی ئەو وڵاتانەیە کە هاوپەیمانن لەم سنوورەوە دایانەوەیەکی دایانەوەی خەڵکی کوردستان پارێزن من پێم وایە بێ ئەوە لە دڵسۆزی خۆیانە بۆ میلەتەکەی ئێمە و لە هەمان کاتیشە بەرژەوەندی خۆشیان لەوەدایە خۆ بەرژەوەندی ئەوانش لەوەدایە کەم هەرێمی کوردستانە پارێزراو بێ بۆ لەبەر ئەوەی ئەوانش کە هاتوونەتە ئێرە ئیسفادە لە هەرێمی کوردستانەکەن هەر ئەوە نیە کە ئێمە ئیسفادە لە ئەوان بکەین ئەوانش ئیسفادە لە هەرێمی کوردستان و دنیاش وایە بەرژەوەندەکان لە بینی برا و خوشک و باوک و کوڕ و ئەوە یان بەرژەوەندەکان دەبێ پارێزراو بنجا علاقەتەکانیش پارێزراو دکتۆر ژان من نامێ زۆرمان دوودکەم هیچم نەماوەمێ بزانم دوا سەرنجی دکتۆر بێستون وەکو ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر کۆی ئەو باسی کە کردمان چی دوا سەرنجم وەکو هاوڵاتیەکی کوردستان ئەوەیە کە ئێمە پارێزگاری لە یەک ریزی خۆمان بکەین و پارێزگاری لە برایەتی و لە هەبوونی خۆمان لە هەرێمی کوردستان بکەین ئەوە زۆر زۆر گرنگە زۆر گرنگە ئێمە لە ئەو پەڕی هەرێمی کوردستان لەسەر حدودەکانی سنوورەکانی ڕۆژئاوا لە سووریا و لە حدودەکانی باکوور لە تورکیا و لە ڕۆژهەڵات لە حدودەکانی ئێران و عێراق و هەموو ئەو سنوورانە هەمووی بەیەکەوە ئێمە ئەمە کوردستانەکەی ئێمەیە بە شوێنە دابڕێنراوەکانیش لە هەرێمی کوردستانەوە ئێمە مشوری شوێنە دابڕێوەراوەکان بخۆین بیر لەوە بکەینەوە کە ئەو شوێنانەش لە پێش هەمویانەوە کەرکووک کە بەداخەوە ئێستا لە حاڵەتێکی خراپەیە بتوانین خۆمان ڕێکەین و خۆمان چاکەین وەکو میلەت وەکو ئیدارەی حکومی خۆمان لە هەرێمی کوردستان کاریگەری خۆمانمان هەبێ بۆ باشکردنی وەسی خەڵک بە شێوەیەکی گشتی چونکە خەڵکی شوێنە دابڕێنراوەکان ئێستا پێویستیان بە هەرێمی کوردستانە کە پارێزگاریان لێ بکە پشتیوانیان بکە دەنگ هەڵبڕێ لە بەرامبەر ئەو حاڵەتە ناخۆشی کە بەرامبەریان دەکرێت لە پێش هەمویانەوە تعریبی نوێ
سپاس بۆ برای بەڕێزم دکتۆر بێسون ساورە ئەندامی سەرکردایەتی شێتی نیشتیمانی کوردستان کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵ سپاس بەڵێ بینەرانی بەڕێز سەڵقێ بشەی پانۆراماتان پێشکەش کرا خواتان لەگەڵ